سڵاو فرس لە ئیسلام چییە؟ ئیسلامۆفۆبیا وەهمێکە خەیاڵگەی مسلمانی ئایدۆلۆژی دروستی کردووە یاخود واقعێکی ڕاستیە و وجودی هەیە. ئایا لە غەربە کەس بیر لەوە ئەکاتەوە کە لە ئیسلام بترسێ یاخود لەو واقعە ئەترسێ کە مسلمانە ئەیخولقێنێک لە تیرۆر و لە تۆقاندن. ترس لە بەرامبەر یان فۆبیا وەک جۆرێک لە نەخۆشی سیر دەکرێت کە هەموو خەڵکانی ناخودی دەخاتە یەک خانەی گومانەوە بەبێ ڕەچاوکردنی جیاوازیە تاکە کەسی و جیاوازیە ڕەگەزی و نەژادی و ئاینەکان و هەوڵ دەدات بیان سڕێتەوە. ئیسلامۆفۆبیاش وەک جۆرێک لە ترسی ڕۆژاوە بەرامبەر بەتاکی مسلمان ئەگەرچی بەمانە نوێیەکەی مێژوویەکی نوێی هەیە بەڵام ڕێگەکانی بەناو ململانەی ئاینیدا ڕۆچووە. ئەم دیاردەیە لە ئەوروپا و ڕۆژاوا دەبێت بە جۆرێک لە پەرچەکردار لە بەرامبەر هەموو کەسێکی ناڕۆژئاوایی بەتایبەتی کەسانی سەرڕەش و محەجەبە و پەنابەر و خاوەن نەریتی ئیسلامی و لەو نێوەندەدا گروپە ڕەگەزپەرستەکانی خۆرئاوا هەوڵیان داوە هەم سوود لەم دیاردەی وەربگرن هەم بۆ هەڵبژاردنەکان سوودی سیاسی لێ وەربگرن و تەشەنەی پێ بدەن. ترس لە ئیسلام لەمڕۆدا بۆتە گفتوگۆی گەرمی نێوان ئیسلامیەکان کە گوایە غەرب لە ئیسلام ئەترسێ لەبەر ئەوەی خەریکە ئیسلام هەموو غەرب ئەتەنێتەوە. ئایا ئەم قسەیە ڕاستە؟ ئەمە پرسیارێکی گرنگە. دووەم، ئایا ئەگەر غەرب لە ئیسلام ئەترسێ هۆکارەکەی چییە؟ ئایا غەرب لە ئیسلام ئەترسێ یا لەو گوتارە تۆپۆلیستە تۆقێنەرە ئەترسێ کە ئیسلامیەکان بە تایبەتی ئیسلامی تۆندڕە و لەم ڕۆیە بەرهەمی دێنن بە هەڕەشەکردن لە غەرب و لە حەزارەتی غەربی. ئایا غەرب لە ڕووی ئابووری و سیاسی و استراتیژیەوە ترسێ یا لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئەترسێ لە ئیسلام؟ ئایا غەرب فعلەن لە ئیسلام ئەترسێ یا لەو مسلمانانە ئەترسێ کە ڕۆژانە بوونەتە هەڕەشە لەسەری بە تایبەتی لە ناو خۆیان و ئەو کوشت و بڕینەی کە ئەیبینین وەک شارلیدۆ و چەندین کاری تیرۆریستی کرد. ئەی لە بەرامبەردا بزوتنەوە پۆپۆلیستیەکانی غەرب خۆیان ئەوانەی کە ئەیانەیە ترس لە ئیسلام بقۆزنەوە بۆ دەنگێنان و بەرزکردنەوەی دەنگی جەماوەری خۆیان چ دەورێکیان هەیە؟ بۆ نمونە لەم سەردەمەدا ئەبینین هەرچی ئەحزابی ڕاسیست و ڕەگەزپەرستە لە غەربا دەنگیان بەرز دەبێتەوە و لە هەڵبژاردنەکانیشدا چێرویان بەرەو سەر هەڵدەکشێت. ئیسلامۆفۆبیا چییە؟ چێن ئەوانەی لە مسلمانان و پەنابەران دەترسن؟ بۆچی پەنابەرانی ڕۆژاوا کە لە دەستی توندوتیژی ئاینی لە جیهانی ئیسلام ڕادەکەن لە ئەوروپا دووبارە دەکەونە بەردەم دیاردەی ئیسلامۆفۆبیا؟ بۆچی مسلمانان ناتوانن لەگەڵ شارستانیەتی ڕۆژاوادا بگونجێن؟ ڕۆڵی گروپە ڕەگەزپەرستەکان چییە؟ توندڕەوی و توندوتیژی ئاینی و گروپە جیهادی ئیسلامیەکان تا چەندە ڕۆڵیان هەبوو لە شێواندنی کەسایەتی تاکی مسلمان و ڕۆژهەڵاتی؟ ئیسلامۆفۆبیا ڕاستیەکی ئاشکرایە یان بەرهەمی عەقڵیەتی تاکی مسلمان و پەنابەرە کە پێی وایە خاوەن هەموو ماف و دەسەڵاتێکە لە هەر شوێنێک بێت؟ بە بشێوەیە دەست پێ بکەم. ئیسلامۆفۆبیا یعنی چی؟ وشەی ئیسلامۆفۆبیا هەم وەکو چەمک هەم وەکو دیاردەکە ڕەگوڕشێکی مێژووی هەیە. سەرەتا وەک وشە ئیسلامۆفۆبیایان ترسان لە ئیسلام لە ساڵی 1970 لەلایەن نووسەرێکی فەڕەنسی بەناوی ئاڵن کویلن لە تێزی دیکتۆراکەی بەکارهێنابوو. دواتر ئەو زاراوای بۆ بکەناو بەرامبەر ئەو ترس و ڕق و کینەی لە حەزارەتی ڕۆژئاوا یان خەڵکی ڕۆژئاوا بەرامبەر ئیسلام هەیەی 1910 ساڵ لەوە بەڵێ. دواتر لە ساڵی 1923 یەکەمدا لە زمانی ئینگلیزی بەکارهات بەو شێوەی ئیسلامۆفۆبیا، ئەوەی فەڕەنسەکە ئیسلامۆفۆبی بوو. پاشتر لە ساڵانی نەوەتەکان لە زمانی عەرەبی بەکارهات لە بڕی وشەی ڕەهافی ئیسلام. یعنی هەموو معناکانیش یەکم چەمچە هەمووی دەکرێت پێناسەکە لێ کورتکەینەوە بریتێ لەو ڕق و کینە و ترسەی بەرامبەر بە ئیسلام یا ترس هەرسێکی ڕق و کینە و ترس. چونکە ڕیهابی عەرەبی معنای ترسەگەیە. ڕاستە، بەڵام بەرامبەر بە ئیسلام و کۆمەلگەی موسڵمانان بەگشتی بە تایبەتی کاتێک دەبیندرێ ئیسلام یان کۆمەلگەی موسڵمانان وەکو هێزێکی جیۆپۆلیتیک یان مەزدەڕێک بۆ تیرۆر بوونیان هەبێ ئاوا بەم شێوەیە زاراوی ئیسلامۆفۆبیای بۆ بەکاردێن. باشە لە مێژووە پێت وایە ئەم چەمکەیە ئەم دیاردەیە شتێکی لە مێژووە قوڵایی مێژووی هەیە بڵێن لە فتوحاتی ئیسلامەوە کە ڕۆمایە ڕوخێنێ ڕۆمانیەکانە ڕوخێنێ لە شەرق دوای ئەوە قوستەنتینیە دوای ئەوە ئەندەلوس دوای ئەوە شەڕی خاچ پەرستیەکان
يعني ئەم ڕێگە قوڵە بۆی یاخود شتێکی نوێ بێگومان ئەو ڕقە لە بینی ئیسلام و ڕۆژئاوا هەر هەبووە ینی گەربگەڕنەوە بۆ مێژوو لە سەدەی هەشت تا سەدەیدا ئەو کاتێک کە فتوحاتی ئیسلامی هەبووە بۆ پێی فتوحات شتاری تێدەکەوێت وێرانکردنی شوێنەکانی تێدەکەوێت خەڵکانێکی زۆر لە ڕۆژئاوا ئەو ڕقیان بەرامبەر ئیسلام هەبووە دواتر کە لەگەر هێرشی خاصپەرستەکان بۆ منطقەی ئۆرشەلیم و ئەو وێرانکاریانە لەوێدا ئەنجاوا و کوشت و بڕێ ئەو هەموو خەڵکی وێران بووە ئیدی ڕقەکە پێچەوان دەبێت و ئیدی ڕقەکە لە ڕۆژئاواوە یان لە ئیسلامەکان بەرامبەر ڕۆژئاوا دەبێت پاشان لەگەڵ هاتنی ئەو ئیستعمارە ئەو وڵاتە زلهێزانە ئەندەلس و قوستەنتینیەش ئیستەنبوڵی ئێستا کە مرکزی مەسیحیەتی شەرقی بووە مسلمانەکان داگیریان کردو بە هەمان شەوش ئەندەلس وەک گوتم بیدایەت ترسەکە لە ڕۆژئاوا بەرامبەر ئیسلام بوو بە ئەو کاتێککە ئیسلام فتوحاتی کردو دواتر کە خاصپەرستان هاتون بۆ ئورشەلیم و ئەوێن داگیر کردو وێرانکاری و کوشت و بڕینیا کردە ئیدی ئەو جارە ئیسلامەکان ڕقیان لە ڕۆژئاوا بووە دواتر کە هاتنی وڵاتانی ئیستعمار بۆ ئەو ناوچە و داگیرکردنی کۆمەڵێک وڵات و کوشتنی سەندان کەمایەتی ئیدی وای کردووە ئەو ترسار هەبێ بابینە ئێستا پێت وایە ئەم ئیسلامۆفۆبیا ئێستا واقعێکی ئایدۆلۆجیە یا مەسەلەی دینە یا مەسەلە ئابووری و با بڵێن مەسەلە سیاسیەکان و ترسە لەوەی کە با بڵێن موسڵمانەکان ئەوروپا تێک بدەن بە شێوەیەک لە شێوەکەن کاک سۆرا من پێم وایە مەسەلەی ئیسلامۆفۆبیا دەکرێت ئەو پرسیارەت بە سێ شێوە وڵایان بە سێ خاڵک وەڵام دەمەوە یەکەم لە ڕووی میدیا ینی لە ڕۆژئاوا چەندان دەلیل هەیە چەندان لێکۆڵینەوە و سێرڤەی هەیەکە لە ڕۆژئاوا چەندان کار و پرۆژە و ئەنجام دراون وای کردووە خەڵکانێک لە ڕۆژئاوا بە تایبەتی لە ڕووی میدیا ینی بۆ نمونە توێژنەوەک ئەنجام دراوە لەلایەن کەسێکی بەریتانی هاتووە هەموو ڕۆژنامەکانی بەریتانی وەگوتووە لە ساڵی 1940 تا 2004 لەو مودەیە زۆرترین و شەو دەستەواژە بەرامبەر ئیسلام و مسلمانە بەکارێتەوە ئەمەی وا کردووە خەڵکێکی زۆر لە ڕۆژئاوا ڕقی لە ئیسلام بێت پێتوانێت هەر خیتابی ئیسلامی بەگشتی و بە تایبەتی ئیسلامی سیاسی و بە تایبەتی تر ئیسلامی سیاسی توندڕە و ئوستولی کاریگەری زۆر زەقی هەیە لەسەر ئەمان بەو مانایی ئەمان خوان خەڵکیان تۆقاندەوە مەسەڵەن داعش خەڵکە کوژێ و ڕسمێگرێ بە شێوەیەکی زۆر دراماتیکی پیشانی هەیە قاعدە بورجی مان هاتنە تەقێنێتەوە و إلى آخره و ئەو گوتارێکە هەر لە سەردەمی یەکەمی ئیخوانەوە لە ساڵی سیەکان و هەتاکو ئێستا خیتابێکە دژایەتێکی سەخت و بە هەڕەشەی وێرانکردنی ئەوروپا دەست پێەکە پێتوانێت ئەمە خۆی بۆ خۆی گوتاری خۆمانەوەی کردۆ خەڵکیش لێمان بترسێت کاک سۆران پێش هەموو شتێ پێویستە دووشی لێک زیاکەینەوە هەم ئیسلام وەکو دین هەم کەسایەتی ئەمە ڕاست من مشکلم لەمایان نییە کابرای غەربی وەکو من تۆ قسەیە نازانێت کە ئەوڵە ئیسلام یا مسلمان ئەو شتێوەیە لە بەردەمیاتی کاک سۆرا من پێم وایە بۆ پێیکە ماستێرم هەیە لەسەر داعش پێم وایە هەموو ئەو دروستبوونی قاعدە هەتا پێش قاعدەش ڕێکخراوی مجاهدین ئەوەی عەبدوڵڵا عەزامیان قاعدە یان پاش ماوە قاعدە کە دواتر بۆ داعش هەر هەمووی کاردانەوەیە ئێستا گەر لێم پرسی داعش چۆن دروست بوو ڕاستە لە ڕووی ئایدۆلۆژیاوە لە هەندێک دوجار هەیە و خەڵک ئەیبینێ و خەڵک ڕاستە بەڵام دەبێت بپرسین هۆکاری دروستبوونی ئەمانەتی چێ لە پشت ئەمانە ئێمە مشکلەمە لەم بەرنامەیە باسمان لەمە نییە باسمان لەوەی کارەکانی داعش و ئیسلامیەکان بەگشتی و گوتارەکانیان نەبووتە هۆی ئەوەی ئەو ترسە دروست بێ تاکید بەڵام دەبێت ئەوەش بزانین ئەوە ئەمریکایە کاتێ دێت سونە پەراوێز دەخا بە یەک ڕۆژ بە قراری پۆل برێمەری 1 ملیۆن سەربازی سونی دەنێری و ماڵی ئیدی ئەوانەوە دەکەن دەستنە باڵ داعش بە فریادرێت خۆیان بزانێت ئەوە داگیرکاریە وڵاتێکی وڵاتانی ئەوروپیە بۆ مەسڕ یان بۆ هەندێک وڵاتی دی کە وڵاتەکە لە ئاساسدا بە دەستور ئیسلامیە بەڵام خەڵکەکەی یان بابرێن سەردەمی ئیخوان موسلیمین ئەو کاتێک کە ئیخوان موسلیمین دروست دەبێ خەڵکەکە پێشەوە عسەم بەنا ئەوەی قبول نییە هەتا لە لێدوانەکانی کە لەگەر هیچ نۆرمێک لەگەر هیچ ڕێسایەکی ڕۆژئاوا نیە پێی وایە ئەم ڕێسایە لەگەڵ دابنێت کۆمەلگای ئیسلامی ناگوزێ زابۆیە ینی ڕەتکردنەوەی ئەم جۆرە لێدوانانە وای کردووە کۆمەڵە خەڵکی ئەمە با بڵین وەک ئایدیا بەڵام ئەو گوتارێک کە داعش خەڵی کردەوە گوتارێکی ئیسلامی 100% ئەتوانین کۆڵی لەمە بکەین ئەمە یەک پێم وایە داعش تەمسیلی مێژووی ئیسلام دەکات بەڵام وەکو دین پێم وانە تعبیر لە ئیسلام تەمسیلی مێژووی ئیسلام دەکات ینی هەندێک ڕووداو هەبوو لە دەمای ئەوە ڕوونکەمەوە تا جوانتر بگە هەندێک ڕووداو بۆەوە لە مێژووی ئیسلامدا کوشت و بڕی هەبووە فتوحات هەبووە
داعش هاتووە بە جۆرێک ئیستفادەی لە کۆمەڵێک لێ دوان کردووە ئەمانە- دووبارەی کردووە ئەمانەی بەڵام چی؟ وەکو ئیسلام وەکو دین نە سیارەکە هەر ئەمێ ئەو ترسی کە لە غەربا دروستە بێ هۆی ئەو کارانەیە کە منی مسلمان ئەیکەم بۆ نمونە دوێنێکە لەم ڕۆژانە کابرا ئەو گەنجە لە بەریتانیا دوێنێ بەر بۆ لە سجن ئەم ڕوسیانی کوشت بە چەقۆ ڕاستە ئەمە- کاکسۆران بەڵام ئێستا گەر نمونەی ڕۆژنامەی شارلی عەبدۆی فەڕەنسی وەربگرێت پێشتر ئەتو دێ کارتۆنێک دەکەی سوکایەتی بە پێغەمبەری مسلمانان دەکەی بێگومان ئەم کارە کاردانەوەی دەبێت کەسێک ئیساش کردووە کەسیش قسەی نەکرد ڕاستە ڕەنگە کۆمەلگەی ڕۆژ ئاوا یان بابرێن وێست ئەوەی کە پێ قبول بێ بەڵام کەسێکی بابرێن پابەت بە ئیسلام ڕەنگاوی پێ قبول نەبێ لێ کە ئەمە دین کەواتە- سەیری ئەو ڕووداوە دەکەین دەوی بزانین کاردانەوەی کارێکی ناشرینترە پێشتر کراوە کەسی مسلمان ئەمە پێ قبول نییە بۆیە کاردانەوەی دەبێت دەست پێویستە ڕووداوەکان لە سیاقی خۆی تەماشا بکەین ئەگەر بەڵام داگیرکار ئەوە- بۆ نمونە ئەگەر داگیرکاری ئەمریکا بۆ سەر عێراق نەبا سونەی پاراوێز نەخستا پێم وانە داعش دروست بە ئەگەر کەسێک سوکایەتی بە دین نەکا بە پیرۆزی ئیسلام نەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن دەتوانی لە خۆ بچی بەڵام- ڕۆژنامەیەک بەردەوارام کە و ئاگری تێبەردا پێم وایە شتەکان ڕەتی بە کار و کاردانەوە هەیە تا کارە ناشرینەکە نەبێ کاردانەوەکە ڕووناکە غەرب بۆ لە ئیسلامە ترسێ ئایا شتەکە ئایدۆلۆجیە یا مەسەلەکە ئابووری سیاسیە مەسەلەکە ئەوەیە کە گوتارێکی ئیسلامی تونندڕەو هەیە هەر لە سەرەتای سەدەی بیستەمەوە تاکو ئێستا وای کردووە ئینسانی ئەوروپی و دەسەڵاتداری ئەوروپیش بە هەمان شێوە بترس پێم وایە دوای ڕوخانی سۆڤێت و نەمانی شوعیەت حتا نوخبەیەک لە ئەمریکا یعنی ئەوەی کە پێدرێن نیو کۆنزەرڤەتیڤ پارێزکارانی نوێ پلانێشاندانە کە چی بکەن هەتا تەواجودی ئەمریکا لەو منتیقەی شەرق ئەوسەد ببینێ ئیدی هاتن مەسەلەی ئیسلام و تیرۆر و شەڕی بەناو تیرۆریا کرد بەوەسیلە توندڕەوی و توندوتیژی ئاینی و گروپە جیهادی ئیسلامیەکان تا چەندە ڕۆڵیان هەبوو لە شێواندنی کەسایەتی تاکی مسلمان و ڕۆژهەڵاتی ئیسلامۆفۆبیا ڕاستیەکی ئاشکرایە یان بەرهەمی عەقڵیەتی تاکی مسلمان و پەنابەرە کە پێی وایە خاوەن هەموو مافو دەسەڵاتێکە لە هەر شوێنێک بێت ئیسلامۆفۆبیا یا ترس لە ئیسلام کە وەک باسەکرێ ئەوروپا ترسی لە ئیسلام هەیە دژایەتی ئیسلامەکە لەبەرەوەی وا ئەزانێ ئیسلام بەدیلەتی یا بە سیفەتێکی تر پێت وایە ترس لە ئیسلام لە ئەوروپایە حەزارەتی غەربی بەگشتی واقعەکە یا زۆرتر گەورە کراوە بەو شێوەیەنەیەکە باسەکرێت ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو من نامێ بچمە زۆر ئەبعادی دووری مێژوو کە بۆ شەڕی سەلیبیەکان و ئەوانە بگەڕێنەوە بەڵام ئەگەر وەکەوەی کە هەمیشە دابشکارێکی زۆر تازەی ئیسلامی سیاسیە جیهان و لەگەڵ ئیسلامی سیاسیە دیاردەکانی ناو ئیسلامی سیاسی ئەوەی کەڵێن جیهانی دوای 11 سپتەمبەر لە دوای 11 سپتەمبەرەوە ئیسلامی سیاسی وەکو دیاردەیەکی توندوتیژی چەکداری و دیاردەیەکی توندوتیژی تیرۆریستی زۆرترین ئامادەیی لەسەر میدیا و زۆرترین ئامادەی لەسەر ناوەندەکانی سیاسی نێودەوڵەتیە هەبووە چ لە ڕۆژئاوا چ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەمە وای کرد کە زۆر بە خێرایی وێنەی ئیسلام بەم شێوە توندوتیژەی کە لە قاعیدەیە بینرا و بەو شێوە توندوتیژە کە لە ڕێکخراوە جیاوازەکانی دیکەی سەر بە قاعیدەوە تازەترین دیاردیان کە لە داعشا بینرا ئەوەی کە من پێ ئەڵێم تەکنۆ تیرۆریزم بۆ مانایی کە ئیتر تیرۆریزم ئەمجا بەشێک نییە بەتەنها لە کردەیەکی تیرۆریستی تیرۆریزم ئەبێتە بەشێک بە تێکەڵ بە تەکنۆلۆژیا و ئەچێتە ناو سەر شاشەکانەوە ئەچێتە سەر ڕووپەڕی میدیا و ئینتەرنێت و هەموو ئەو ناوەندە هەواڵی و زانیاریانەیە کە بە دنیاە گەێنی ئەمە دروستکردنی ئەم وێنەیە بوونی ترس لە ئیسلام ئایا بنیادێکی واقعی هەیە یان ئەم بنیادی واقعی لەسەر چی دروست بووە ئەبێ پرسیارێک لە خۆمان بکەین کە ئەم پرسیارە ئاڵۆزە وەڵامدانەوەی وە چەند لایەنی هەیە ئایا ئیسلام ئاینی ئاشتیە بۆ مانەیە کە ئەگەر ئێمە بڵین ئیسلام ئاینی ئاشتیە یانی ئیسلام ئاینی ئاشتی نییە مانای وانەیە کە ئیسلام ئاینی توندوتیژیە لە دنیادا ئیسلام ژماری بوونی ئیسلام ملیارێک و نیوە و سەدا ینی چارەگێکی دانیشتوانی گوێ زەوی مسلمانن و دووەم ئاینە لە دوای کریسیانێتەوە لە دنیادا بەڵام ئەبینی لە نێو ئەمانەدا بۆ نمونە سەدا بیستی ئەم پێکاتەیە عەرەبن واتە سەدا بیستی ئەمانە عەرەبن و لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کە زۆرترین
دیاردەی توندوتیژیان ترسی تیرۆریزمیان لکێنراوێک لە نێوانی باشە. ئەمە بەوانەوە لکێنراوە. وەک لەم قسەی تێ بکەم تۆ عەرەب و ئیسلام یەکسانە بە بە تیرۆریزم یا فەهمی عەرەبی جا پرسیارەکە ئەوەیە کە ئەوەی ئەمەوێ باسی بکەم زیاتر ئەو وێنەی کە لە ئەوروپا دروست بووە بەتابەت لە ڕێگەی ئەم ڕێکخراوەی کە ئێمە ناومان ناو ئیسلامۆفۆبیا لەوێدا دروست بووە کە ناوی عەرەب و بوونی عەرەب بووە بوونی ئیسلام لکێنراوە بە یەکتریەوە و عەرەب بووە بە نوێنەرایەتی ڕاستەقینەی ئیسلام لە ڕوانگەی شارستانێتی دەرەوە بە پلەی یەکەم و ترسی ڕۆژ ئاواژ بە هەمان شێوە لە ئیسلام و لە عەرەب تێکەڵ بە یەکتری بووە بۆ مانای تر ئەم ترسی ئەگەر ڕۆژاوە هەیبی ئەم فۆبیای ئەگەر ڕۆژاوە بەرامبەر بە ئیسلام هەیبێ تێکەڵ بۆ بە وێنەی عەرەب ئەم ترسە بۆ ترسێکی پرسیارەکە بڵێ پرسیارەکە بەڕای من ئەوەیە کە ئایا ئیسلام ئاینی توندوتیژیە یان ئاینی ئاشتیە ئەمە پرسیارێکە ئەبێ هەم جیهانی ئیسلامی هەم جیهانی ڕۆژاوە وڵامی بداتەوە جیهانی ئیسلامی چیتر نابێ خەریکی ئەوە بێت کە پاساو بێنێتەوە یان بەرگری لەو بکە بڵێ ئەوەی داعشێکە بریتینە لە ئیسلام ئەمە قاعیدە بریتینە لە ئیسلام فلانە دەوڵەت بریتینە لە ئیسلام ئەبێ گوتارێکی عقلانی ریفۆرمیستی بەرهەم بێ بڵێ ئەی ئیسلام بریتە لە چی ئەگەر ئیسلام بریتینە لەمانە یان ئەمانە نوێنەرایەتی ڕاستەقینەی ئیسلام ناکەن ئەبێ پژگیری ڕوتێکی ریفۆرمیستی بکرێ لە ناو ڕاوەی ئاینە لە ناو ڕاوەی دەقە پیرۆزەکانە کە داعش بەرهەم نهێنێ کە داعش بەرهەم نێنێ و کە بتوانێت وێنەیەکی دیکە گوتارێکی دیکە دیسکۆرسێکی دیکە نیشانی دنیا بدا کە ئێمە ئەگەر ئیسلامیشین یان ئەگەر ئیسلامیش بۆ چونێکی بۆ سیاست باواقعیش بین وەکو فەرموود ملیارێک و نیو مسلمان هەیە یعنی ملیارێک و 500 میلیۆن زیاتریش وەک باسەکرێت لەم ملیار و 500 میلیۆنە لەوانەیە بە هەمووی 100,000 لەو تیرۆریستە نەبێت یاخود لەوانەیە 50,000ش نەبێت ئەو مەسەن بەریتانیا دوێنێ کوڕێکی گەنج 18 ساڵ کە بینی وازانێمە خۆی بریتانیە لەم شکڵدا 18 ساڵە ئەم شتاکەت ئەوە تەعمیم کرێت بۆ ترسیا ئەمە جۆرێک لە پۆپۆلیستی ئیستیغلال ئەکرێت یا جاکە ئێمە کاتێک باز ئیسلامۆفۆبیاکەین ئەبێ زۆر ئەبێ لە یەکشت تێبگەن کە ئیسلامۆفۆبیا بریتە لە چەبک بریتە لە تێرم بریتە لە دیسکۆرس لە گوتار ئەم گوتارە چێ بەکاری دێنێ بە دڵنیایەوە گوتاری ئیسلامۆفۆبیا ئەگەر بەرزکردنەوەی ترس لە ئیسلامیان دژایەتیکردنی ئیسلام ئەگەر لە ناوەندەکە بۆ نمونە لە وڵاتانی ئەوروپادا ئێمە نزیکەی 20 میلیۆن مسلمانمانەیە بە هەموو ڕەگەزەکانەوە باشە لە نێو وڵاتانی ئەوروپادا ئەگەر ئیسلامۆفۆبیا هەیە ئەوروپا لە بەردەم دوو کێشەی سەرەکیدایە کێشەی کەمیان ئەوەیە کە چۆن بتوانن وڵاتانی ئەوروپا ئەو 20 میلیۆن هاوڵاتی مسلمانی کە هەیەە بتوانن لە چوارچێوەی ئەو بەها و ژیان و سیستەمە ئەوروپی کە هەیە ئەم 20 میلیۆن هاوڵاتیە بتوانن بە تێکەڵ بن و لەگەڵ ئەوانی تر بژین پرسی ئەوەی کە تێکەڵ ئەبن یان نابن ئەمەش بۆ خۆی هەتا ئێستا مناقەشەیەکی زۆرەوە ئیشی لەسەرەوە دەیان پرۆگرامیان هەیە وڵاتانی ئەوروپا لە هەر لە زانکۆ بگرە هەتا ئەگاتە هەموو ناوەندەکانی خوێندن و پژگیری کۆمەڵایەتی ئەقل پرسیارەکەی من ئەمە بوو مەسەن 20 میلیۆن مسلمان بەس لە ئەوروپا ئێستا هەیە با بڵێ تقریبا لەم 20 میلیۆنە لەوانەیە 1000 کەسیان تیرۆریست نەبن بەو معنایی کە خەڵکە کوشرێ یا باوەڕی تیرۆریستیان هەیە ئەو کردەوانە ئەنجام دەدەن ئیتر بۆ وایە زەخمکردنی ئەم وێنەیە و گەورەکردنی و داپۆشینی هەموو دنیای ئیسلامیان مسلمانانی ئەوروپا بەو وێنە گەورەکراوە لەبەرەوەی وەکوتم لە پشتی کێشەی ئیسلامی سیاسی و پرسی ئیسلامی سیاسی و ئیسلامۆفۆبیا لەگەڵ دنیا چ لە ناو خۆدا پرسی بەستنەوەی بە تیرۆرەوە چ لە ناو خۆدا چ لەگەڵ ڕۆژئاوە پەیوەندی بە دوو مەسەلەوە هەیە یەکەمیان ئەوەیە کە دیسکۆرسێکی ڕاگەیاندنە بەگشتی تەکنۆتیرۆریزم لەسەر ئەساسی دنیای ڕاگەیاندنە ئامادەیەکی ئیسلامیا توندڕەوەکان خوان ئەمە بەقەستی دروستەکەن توندڕەوەکان خۆیان بەشێکن لە بەرەمێنانی ئەم توندوتیژیە لەسەر بنەمای تەکنۆلۆژیا بۆ نمونە داعش ئەوەندەی کە ڕێکخراوێکی سینەمایی ترسناک بوو ئەوەندەی کە بەرەمێنەرێکی فیلمی سینەمایی ترسناک بوو بەرەمێنەرێکی ئایدیای تیرۆر و هەستکردن بە تیرۆر ترسناک بوو ئەوەندە لەبەر ئەوەی ئەم تەکنۆتیرۆریزمە پێویستی بەوەیە بۆ نمونە ئێمە پێمان وایە لە مێژووی بەشەریەتە توندوتیژی نەبووە لە هەفتاکانە لە کەمبۆدیا چی ڕوویداوە دەیان هەزارە بە میلیۆنان خەڵک کوژراوە لە کۆنگۆ لە نەوەتەکانە لە کورد لە ئەنفالە بەڵام بۆچی ئەو کاتە هەموو مرۆڤێک هەستی ناکرد کە بۆچی ئەو کاتە مرۆڤێک لە پاریس لە نێو ئۆتۆبانەکانی پاریسا ناترسا لەوەی کە بتاقێتەوە شتێک پێەیە لەبەرەوەی ئەو کاتە تەکنۆتیرۆریزم واتە بانگەشەکردن بۆ
ئایدیای تیرۆریان ترس لە تیرۆر نەگەیشت بۆ ئاسی کە هەموو دنیا کاتێک لە کۆنگۆیان لە کەمبۆدیا کۆمەڵکوژیەکە کرایان کورد ئەنفالەکرا و چمیا بارانەکرا هەموو میدیاکان باسییان ناکرد لەسەر ئاسی میدیای ئامادەی نەبوو. پێت وایە ئەوروپا تەنیا لەو کاتا هێت دەنگیا ئەو ترسی بۆ دروست بووە کە لە ناو خانەکەی خۆیان ترسی بۆ دروست بووە بەڵێ خۆی پەیوەندێکە بۆ هەیە کە ئەم گوتارە چۆن بەکارێنرێ کە وتمان گوتاری ترس یان بەرهمێنانی ترس لەسەر ئەساسی میدیا هەردوو لا بەکاردێنن. هێزە ئیسلامی تونندراوەکان هێزێکی وەکو داعش بەکاردێنە بۆی ناوی بەر لەو خۆی بڕوە واتە بەر لەوەی کە خۆی بێت ناوچەیەک داژ بکە ترسەکەی دڵی ئێمە داژ بکە ترسەکەی یەک ڕوخسەتم بە حەدیثێکم بیرکەوتەوە ئەوان لەسەر ئەوە کارەکەن فەرمێن نوصرت بالرعب مسيرة شهر يعني بترس رعب توقاندن سەرخراوەوە حەدیثی پێغەمبەر يعني دەنگم مانگێک پێش خۆم ئەڕاتە ئەو شوێنەی کە لێم ئەتۆقن ئەمە دقیقەمە ئەوەی کە ئێستا ئەوەی بەتابەت لە دیاردەی داعشا بینیمان ئەمە تەکنۆتیرۆریزم بە تاوەتی لەوەیە بەرجەستا بێتەوە. تیرۆریزم ئیتر ئالەتێکە بۆ تەکنەلۆژیا بۆ گوتار بۆ گەیاندنی وێنەیەک بۆ گەیاندنی ڕسمێک بە دنیادا. جا ئەمێ قسەکەم لەوێ تاوەکەم ئەمە هێزە تیرۆریستەکان بۆ مەرامی سیاسی خۆیان بەکاردێن. لەناو ئەوروپای ئێستا ئێمە لە دوای 2010 لە دوای ئەزمەی ئابووری ئەوروپایە ئەوروپا بەدەست کێشەیەکی دیکە و ئەناڵێنێک کە کێشەی سەرهەڵدانی پۆپۆلیزم و پارتە ڕاستڕەوەکانە. پارتە ڕاستڕەوەکان مەسەلەی ئیسلامۆفۆبیا مەسەلەی کۆچ و مەسەلەی ئینتیگریشن ئەمە بۆ ئەوان دەستکەوتێکی گەورەیە کە بەکاری بێن لەبەرچی لەبەری وەڵامێکی خێرا و ئاسان و زۆر خەڵکی زۆر بە ئاسانی قەنەعەتی پێدەنێ. ئەمڕۆکە مشکلی فاست فود سیاسەتی پۆپۆلیست فاستفودە بەرەمێنانی وڵامی خێرا و ئاسانە بۆ خەڵک بۆی خەڵک زوو قەنەعەتی پێدەنێ. ئەمڕۆ ئیشکالاتی ئەوروپا لەوەدایە کە زۆر بە دەستکەوتێکی گەورەی ئەبینێ کە لە ئەوروپا لە بەردەم شاڵاوی کۆچە ئەم شاڵاوی کۆچە کە ڕووتیەکە پارتە لیبرالیستەکان پارتە دیموکراتەکان ئەوانەی کە لایەنگری کۆچ بەرن ئەوانەی کە لایەنگری پێشوازی لە کۆچن دەرگاکانی خۆیانەکەنەوە لە بەرامبەرە پارتە ڕاستڕەوەکان بۆچی لە دوای 2010 ئەگەر تۆ سەیری هەڵبژاردنەکانی هەموو ئەوروپای ناوەڕاست و ئەوانە بکەیت تا ئەڵمانیاش تا ئاخر هەڵبژاردنەکانی سوید و ئیتالیا ڕاستڕەوەکان بەردەوام سەر لە سەرکەوتنیان بۆچی لەبەر ڕاستڕەوەکان خاوەنی گوتاری ئەنتیسیمینیزم گوتاری دژە ئیسلامین وە گوتاری ئیسلامۆفۆبیان ئەمان پیان وایە ئەڵێن ئەگەر بێت و کۆچبەر بێتە ژوورەوە ئێمە شارستانێتی خۆمان لە دەسێن ئێمە کللتوری خۆمان لە دەسێن ئەمە وڵامێکی خێرایە وڵامێکی ئاسانە هەموو هاوڵاتێکی ئەوروپی کە پێویستی بە ژیانە کە پێویستی کە ترسی لەسەر پێتوانە مەسەلەکە ئابووریش بێت لەمە بەدڵنیاییەوە ئەمە ئەم پرسە تێکەڵە بە هەموو ئەم خەتانەی دیکە کە لە ئەوروپایە وەکوتم بۆیە دقیق لە دوای 2010 دوای ئەوەی کە خەڵکیی زۆر لە ئەوروپا بەهۆی ئەزمەی ئابووری جیانی و ئەڕۆنەوە ماڵەوە بێکارە بن کۆرۆناژ ئەم دیاردانە لەگەڵ خۆیان دێنەوە زەقتری شکاتەوە بەگومان ینی ئێمە لە باسی کۆرۆنای هەمانەوە باسەکەنەوە کە جارێککە چەندە هێزە دەوڵەتیەکان و هێزە ناسیۆنالیستەکان چەندە بەهێزە بنەوە کە بانگەشە بۆ گوتاری خۆیان بکەن. بۆیە گوتاری ئیسلامۆفۆبیا لە ڕۆژ ئاوادا لەلایەن پارتە پۆپۆلیستەکانەوە بە دەرەجەی یەکەم لەسەر دوو کۆڵەکە دامەزراوە کۆڵەکەی ترس لە هاتنی پەنابەر بەتابەت پەنابەرانی لە سووریا و وڵاتانی زۆری ئیسلامیەوە و کۆڵەکەی ئەم ئیسلامی کە لە ناو خۆیدا هەیە چۆن بتوانن ئینتیگریشن ئینتیگریکەن و بتوانن بە شێوەیەکی ئاشتیانە بەیەکەوە لەگەڵام بژن. ترس لە بەرامبەرێکی نەناسرا و ئیسلامی بێدیان مەسیحی کورد بێدیان بیانی پەیوەندی بە یەکتر نەناسین و قبول نەکردنی یەکترەوە هەیە. دانپیانانی دوولایەنە ڕێگەی دەرچوونە لەم ترسە.